چاوەڕوان دەکرێت لە ماوەیەکی نزیکدا هەرێم و بەغدا ڕێکەوتنی نێوانیان ئەنجام بدەن و گرنگترین هەنگاوەکانی نزیکبوونەوەی هەردوولا کە بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە مەسەلەی شایستەدارایەکان و خاڵە سنووریەکان وەک هەنگاوی سەرەتا کە پێشبینی دەکرێت بڕیاری کۆتاییان لەبارەوە بدرێت و بۆ ئەم ساڵیش بخرێتە بواری کارکردنەوە. گەڕانەوەی وەفدی حکوومەتی هەرێم بۆ بەغا بۆ دانووسانن لە کاتێکی زەرورە ئێستا لەبەرەوەی کە خۆتی زانی ئەم کۆڤید-19 بەرۆکی هەموو عالەمی گرتۆنە ئەوانیشە عێراق و هەم کوردستان و خەڵکەکەش لە وەزێکی لارەباری داراییە ئێستا کە تەئسیری زۆری کردە سەر باری دارایی هەم کوردستانیش لەوە بەدەر نییە. بۆیە زەرورە ئەم جارە کە وەفدی حکوومەتی هەرێم ئەچێتەوە بە نووسراو بە ڕسمی بگەنە ڕێکەوتنێک کە ئاهێک بێتەوە بە دڵی ئەو خەڵکێک کە ئێستا لێرە چاوەڕوانی ئەوە بدەێ و جارێکی کە بازار و کارخانەکان بکەونەوە کار. عێراق لە ڕووی سیاسیەوە لەژێر هەژمونی نێودەوڵەتی وڵاتانی ناوچەکەدا لە دۆخێکی شڵەژاوی حکومڕانی بەرچاو دەکەوێت. پریشکی ئاگری هەموو مەترسیەکان لە هەموو ئان و ساتێکدا بۆ کورد شوێن مەترسیە. ناوچەکەش بەگشتی لە ئالۆزیەکی زۆردایە ئەوەی لوبنانیشی هاتە سەر کە هەموو ئەمانە کاریگەری ڕاستە خۆی لەسەر عێراقەیە ینی بمانەوە نەمانەوێت بەڵام ئێمە وەکو حکوومەت یێرێ وەکو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەسەریان پێویستە بە هەر شێوەیەک بێتن ئێمە بەپێی دەستور و یاسا لەگە بەغا ڕێککەوێن بۆی ئەو دۆخە سیاسی هەیە بە هیچ شێوەیەک ئەوەندەی کە درێژەی کێشاوە زیاتر درێژە نەچێت چکە ئەبێتە مای ئەوەی کە قوارەی هەرێمی کوردستان زیاتر مەترسی بکەوێتە سەر. یعنی ئەوەنە لاوازە بین ئێستاش وڵاتانی دەوروبەر ئیش لەسەرەوەکەن هەم بەغدایەکی لاواز هەبێ هەم هەرێمێکی لاواز. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە هەرێم و بەغدا کێشیان لەسەر چەندین پرسی جیاواز هەبوو بۆ ئەم ساڵی ژاسوی چارەسەری هەندێک لە گرفتەکان چاوەڕوانی کرانەوەیان لێ دەکرێت. هەرچی چاودێرانە بە پێویستی دەزانن ڕێکەوتنێکی کۆنکریتی بخرێتە بواری کارکردنەوە و کە بە زۆرینەی پێوەرەکان حکوومەتی هەرێم لە چوارچەوەی دەستوردا دەتوانێت بەشێک لە مافەکانی لە سایە ئەو ڕێکەوتنەدا بەدەست بهێنێت. داسیار محەممەد گەلی کوردستان.